لە پەیوەندیەکانی نێوان تورکیا و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا ژمارەیە دۆسەی پڕ لە ناوکۆچی هەن، لەوانە پشتیوانیکردنی کورد لە سووریا، دۆسەی دادگاییکردنی زەراب، فەتحوڵا گولان، پەیوەندی تورکیا بە ڕووسیاوە و دۆسەی مافەکانی مرۆڤ و هەتا دوایی. هەر بۆیەشە وەک چاودێر دەڵێن لەوانەیە تورکیا قورسترین وێزگەی سەردانەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا بێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دکتۆر ڕێبوار فەتاح شارەزایی کاروباری سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ستۆدیۆی لەندەنەوە ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. دکتۆر ڕێبوار سپاس بۆ ئامادەبوون و پرسیاری یەکەمیشم ئەمەیە، ئەم هەموو دۆسەی ناکۆچیانە کە هەن لە نێوان ئانکەرە و واشنگتندا پێت وایە ئەمریکا مل بدا بۆ داواکانی تورکیا بە تایبەتیش ئەوانەی سەبارەت بە کوردن لە سووریا؟ نەخێر ئەمیانی ئەمریکا بەرژەوەندی نەتەوەی خۆی پارێزێت بە هیچ جۆرێک بۆ تورکیا بەرژەوەندی نەتەوەی خۆی ناخاتە ژێ پرسیارەوە، یعنی تورکیا بەڕاستی ئاسنی ساردا کوتێ. بەر لە چەند کاتژمێرێک وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ئانکەرە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هاوبەشی هەبوو لەگەڵ وەزیری دەرەوەی تورکیادا. لەو کۆنفرانسە یاخۆ ئەو کۆنفرانسە چی پێوتین؟ یعنی ئەو کۆنفرانسە بەڕاستی هەروەکو سەردانەکانی ترە یا پەیوەندەکانی تر لە نێوان ئەمریکا و ئەنقەرە زۆر بەڕۆن و ئاشکرا دیارەکە ئەمریکا ئەیەوێت کە چاوەڕوانی تورکیا تا ڕادەیەشی زۆر هێوەر بکاتەوە، ینی نایە پەیوەندەکان بچێتە ئاستێکی زۆر نزمەوە، بەڵام لە هاوکاتەیەوێت پیشانی باکە ئەمریکا بەرژەوەندی خۆی هەیە و لەو بەرژەوانەیە خۆی ناگەڕێتەوە. وا بزانم شتێکی تازەی تیانە بوو کە نەماندی بێت. بەڵام پێشتر وەزیری دەرەوەی تورکیا ئاماژەی بەوە کردووە پەیوەندیەکان لە ئاستێکدایە کە یا ئەوە تا ئەبێ ساڕێژ ببنەوە یا تا بێت چارەسەر بکرێشتەکان یان ئەگاتە دابڕان. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا زۆر بە ئاشکرایانە دەڵێ پێدەچێ ئەمریکا هێشتا شەقازلەیەکی دەوڵەتی عوسمانی بەرنەکەوت بێ یاق و نەیبینی بێ، ئەمە چ مانایەک دەگەیەنێ؟ بەڵێ ینی ڕزیب تەیب ئەردۆغان بەڕاستی هەموو قاوغێکی دیبلۆماسی شکانووە، زۆرتر ئەوانش بۆ بەکاربردننی ناو خۆن ئەیوێ لە ناو تورکیا پیشانی بەکان پاڵەوانە، بەڵام ینی ئەو هەڕەشانە هەڕەشەی پوچن، ینی ئەگەر تورکیا خۆی دا ببرێت لە ئەمریکا بەرژەوەندی سیاتوانێت چی بکات؟ هیچی بۆ ناکرێت بەڕاستی. ینی بەداخەوە کە لەوا چێت ئۆردوغان خۆی وڵاتەکەی بەرەو تەنگەشەیەکی زۆر خراپ بەرێت دەناو هەڕەشانەی کە هەمووی هەڕەشەی بەتاڵن و لە بەرامبەر ئەمریکا هیچی پێ ناکرێت. ئەشی بینین کە ئەمریکا لە سووریا ئامێنێتەوە پژگیری کوردی ژەکات و هیچ کاری ئەم بۆ چوون و هەڕەشانی تورکیا هیچ کاریگەریەکی نابێت لەسەر سیاسەتی تورکیا لە بریتانیا ببوورە ئەمریکا لە ناوچەکەدا. بەڵێ باشە دکتۆر، لێرەدا ڕۆڵی رووسیا چۆن؟ ینی پێت وایە رووسیا متمانە بە تورکیا بکایە بەمانایەکی تر بەڕای جەنابێت جێک بۆ تورکیا هەیە لە هاوپەیمانێتی نێوان رووسیا و ئێراندا لەو ناوچەیە؟ یعنی رووسیا پێگەی خۆی چەقانووە لە ناو سووریا بەوەی کە لەگەڵ ئێرانە ڕێکە، بەوەی کە لەگەڵ حکوومەتی ئەسەدا ڕێکە، جگەلەوە کە بۆ چۆن ئەمریکا کوردی هەیە ئەوانیش خۆیان سەربازیان هەیە و لەگەڵ ئەسەدا ڕێکن. بۆ تورکیا و هەتا ئێستا وڵاتێکە ئەندامی نەیتۆیە وڵاتێکە هەوریاوە بەرە ئەوروپا بێت. لەو هاوکێشانە ئەگەر بێ خۆی لە ئەمریکا داببڕێت و نەکەوێتە ژێرباری سیاسەتی ئەمریکاوە بە بۆچوونی من هیچ جێگەیەشی نییە. جێگەی تورکیا ئەوەیە کە هەیە ئەندامی نەیتۆیە، ئەگەر ئەوێت بێ بەبەشێک لە هاوکێشەی رووسیا و ئێران و سووریا بەڕاستی هیچ جێگەیەکی نامێنێتەوە لەو هاوکێشە نێودەوڵەتیە. دکتۆر لە سەروەختی دەوڵەتی عوسمانیەوە تا دەگاتە ئەمڕۆی تورکیا شتێکەیە لە تورکیادا پێی دەگوترێت فۆبیای کورد یاخود ترس لە کورد. بەڕای جەنابە فۆبیای کورد ئەمە ئەوەیە کە ئەو پەیوەندیانەی تورکیا لەگەڵ وڵاتانی بۆ نمونە وەکو ئەمریکایە دەستنیشان دەکایە خوشتی تریشی هەیە؟ یعنی ئەگەر سەیری تورکیا بکەیت،
تورکیا کە لەسەر بڵین لەسەر بناغی دەوڵەتی عوسمانی دامەزراوە سێ پای هەبووە بۆ چوونی من یەکیشانەوە بۆ کە دژی کوردە یەکیشانەوە بۆ دژی ئیسلامە یەکیشانەوە بۆ کە هەوریاوە بەرەو ئەوروپا بێت و واز لە خۆرهەڵاتی ناوەڕاست بێنێ کە بناغی لەویا بووە ئێستا ئەوەی دیمانە کە ئیسلامەکە پایەکی ڕووخاوە بەرەو کە خۆرهەڵاتی ناوەڕاست بەجێ بێڵەوە بەرەو ئەوروپا بێنێ بێت ئەوەش پایەکی ڕووخاوە ینی کوردەکەشی ئەوەی ماوە بەڕاستی زۆرتر کووردە ئێستا لەواچێت چەقی قورسایی سیاسەتی ئەنقەرە لەسەر کورد بێت بەڵام لەگەڵ کووردا هیچی پێ ناکرێت چونکە بەڕاستی کورد هەر لەویایە و لەوێ ئامێنێتەوە و ینی ڕەنگە هەڕەشە و شتی وا زۆر بەڵام شتێکی وای پێ ناکرێت دکتۆر ڕێبوار زۆر سپاس دەکەم من سپاس.